Di çerçevê rêsa û yasayên mafê mirovan li ser rastî cîhanê temaşevanêja yasayê bi darvekirinî ne yanî tometbar dema ku tawaneke zêde dike heta tête sizadan. Bi taybetî jî welatên pêşketê ev welatên ku bi namayên demokrasiyê û dadperweriyê têda ne. Ew welata zêdetir yasayê bi darvekirinê têde bicîkirin ê ku daxistîne bi rûyê hemû rêxerawên çavdêriya mafê mirovan û li ser rastî civaka nêvdewletî jî. Aheng Enwer parêzer li Kerkûkê digel me daye. Bi rêsa aheng em kate baş. رێکخراوی لێبوورینی نێودەوڵەتی ئەمنیستیە ئینتەرناشنال سەبارەت سزایی لە سێدارەدان لە عێراق بەیاننامەیەکی توندی بەڵاو کردەوە. سەرنجی تو لەسەر ئەو بەیاننامەیە؟ ئەم کاتتان باش دیارە هەڵوێستی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە ئێستادا کاتێکی گونجاوە و دۆخێکی گونجاوە وەک هەمومان ئەزانین ئێستا پرسی لە سزای لە سێدارەدان لە وڵاتە دیموکراسیەکاندا بوونی نەماوە و لە عێراقیشدا بەو پێی عێراق سیستمێکی دیموکراسی بەڵام ڕۆژ بە ڕۆژ ئەبینین ئەم سزای لە سێدارەدانە بەردەوام ئەبێت. دیارە بە دۆخەکە کاتی ئەوەی کە قسەی لەسەر بکرێت ئێمە هەمووان وەکوم پارێزەرێک و چالاکوانێکی بواری مافی مرۆڤ من وای نابینم کە لە ئێستادا هەرچی هەرچەند هیمەت بکەین بەڵام لە ئێستادا ئەم سزایە لا نابرێت بەڵام ئەوەی هەیە کاری لەسەر بکەین لە ڕێگەی دەسەڵاتی یاسادانانەوە کاتێک کە تاوانبارێک سزای لە سێدارەدانی بۆ دەرەچێت طبعاً ئەمە با ڕێکارێکی یاسایی ئەگات بەم دەرئەنجامە ئەو ڕێکارە کێشەکە و گرفتەکە لەوەدایە ڕێکارە یاسایەکان نادادین ئێمە بە پێی مادەی 39 لە قانون ئوسوڵ محاکەمە جەزائیە من ئەمە خۆم بە خەلەلێکە بینم بۆ پرسی لێکۆڵینەوە لە عێراقدا کە دەستگا ئەمنیەکان پەڕاوی لێکۆڵینەوەی سەرەتایی کاریتی ئەەکەن تۆمەتبار هەبووە بێ ئەوەی خۆی هیچ زانێرێکی لەسەر ئەو وتە سەرەتایی هەبێ ئیفادەی داوە ئیفادەکەیان بۆ نووسیوەتەوە ئەم دەرەنجامی ئەم ئیفادەدانە و ئەم وتەدانە وەداد گاش پشتە بەستێ بە پەڕاوی لێکۆڵینەوەکان و بڕیار لە سێدارەدان دەرئەکا و ئەوەی کێشە و گرفتەکە ئەوەیە زۆر جار نادات پەروەری ئەکرێت تقریری طبیەکانیان خود ئەو تقریرە پزیشکیانە ئەنجام نادرێت بۆیان بۆیە لە دەرئەنجامدا ئەگات بە دادگا پشتە بەستێت بەو ڕێکارە نادادەی کە گەیشتوتە بەردەمی و دەست بڕیارەدا تەبعانەمە مادەی تیرۆرە ئەو مادانی کە لە عێراق بەڵێ ئاخان حتا ئەمنیستی ئینتەرناشنالیش باسیەوە دەکات کە ژمارێکی زۆر خەڵک یعنی ڕێکاری دادگاکردنیش گوماناوی تەواو نەکراون بە شێوەیەکی نهێنیش لە سێدارە دراون کەواتە ئەمە دەسەڵاتی دادوەری لە عێراق تا چەند لەلایەن کۆمەلگای نێودەوڵەتی دەخێتە ژێر پرسیارێکی جدیەوە بێگومان ئەمە ئەکەوێتە ژێر پرسیارێکی جدیەوە ئێمە وی لە عێراقدا ئەی بینین زۆر ئاشکرایە ئەو چینە ئەتوانین بڵین ئەو تاوانبارانەی کە سزای لە سێدارەدانیان بۆ دەرئەچێ ئەتوانین ئەمە پرسی تەدەخولاتی سیاسی ئەجنەبی هەیە لە عێراقدا تەنانەت دەستێوەردان هەیە لە دەسەڵاتی دادگاکانە وەکو ئێمە ئاماژەم پێ کرد ئێمە ئەو تاوانانەی لە عێراقا کە سزای لە سێدارەدانیان هەیە تیرۆرە بازرگانی مادەی هۆشبەرە وە کوشتنی بە ئەن قەستە بەشێک لەم ئەم جۆرە تاوانانە سزای لە سێدارەدانێ بەڵام تا تاوانبارێکی ئەو کەیسانە سزای لە سێدارەدانیان بەسەردا جێبەجێگرێ ئەتوانی بڵین سەدان تاوانباری کەیسەکانی تیرۆر سزای لە سێدارەدانیان بەسەردا جێبەجێ ئەکرێ وە کەیسی تیرۆریش لە عێراقدا ئێستا بە سیاسی کراوە ئەو کوتلەی لە دەسەڵاتدا هەیە ئەو چینەی دیکە بەو ڕێگەی ئەچەوسێنێتەوە هەل بە ڕێگەی دادگا سزایان ئەدات و سزای لە سێدارەدانیان بەسەردا جێبەجێ ئەکرێ ئەمەش دەرئەنجامێکی کۆمەڵایەتی و ئەمنی ناستەقاڵی ئەوەی تۆڵی مەترسیدارە کە بێگومان بە سیاسیکردنی دام و دەستگای دادوەری یعنی لە عێراق خۆ دەزانی بەدەیان گروپی چەکدار هەیە سیراعێکی تند لە بینی ئەم گروپانە هەیە حتا شەڕێکی ناوچەگەریش هەیە لە بینی لایەنەکان و عاشایرەکان بە تایبەتی لە خواری و عێراق کەواتە ئەکرێ بڵێن گەل و دادگا دەکرێتە شوێنی تەصفیە حساباتی ئەم هەموو گروپە جیاوازانە بەدڵنیاییەوە تا ئەو کاتەی بە تایبەتی وەکوتم تاوەکو پەڕاوی لێکۆڵینەوەی سەرەتایی لە بن دەستی دەستگا ئەمنیەکان بێ دۆخەکە بەرەو چەوتر ئەڕوا ئەتوانم بڵێم لە ڕووی ڕێکاری لێکۆڵینەوە
تاوەکو ئەو بڕگە یاساییە لە ڕێگەی دەسەڵات یاسادانانەوە هەموار نەکرێت و پەڕاوی لێکۆڵینەوەی سەرەتایی هاوشانی پەڕاوی لێکۆڵینەوەی دادوەری نەخرێتە دادگاوە ئێمە ئاڕاستەی لێکۆڵینەوەکان ناڕاستە ڕۆن نادادەڕۆن و چارەنووسی تۆمەتباران نادیار ئەبێت سزاکان بەو شێوە دەبێت. کەواتە ئاسۆی دادوەری کۆمەڵایەتی لە عێراق و مافی تومەتبار بەرەو کێ دەباتانی ئەمە؟ وەکو ئاماژەم پێی کرد ململانەیەکی توندی تائیفی و ململانەیەکی توندی بابەتی شەخسی و محاربە و نیزاعی عەشایری دۆخەکە بەرەو هەڵدێرە بات. بۆیە باشترین چارەسەر لە ئێستادا ئەو مادەی 39 هەموار بکرێتەوە و هەروەها پەڕاوی لێکۆڵینەوە لە ناو دادگاکانەوە ئەنجام بدرێت. لێکۆڵینەوەی سەرەتایی مەبەستم هاوشانی لێکۆڵینی دادوەری بێ لە ناو دادگاکاندا ئەو کاتە ڕێڕەوی لێکۆڵینەوە بە ئاڕاستەیەکی دادپەروەرانە ئەڕوات. بەڵام تاوەکو لەژێر دەسەڵاتی دەستگا ئەمنیەکان بن وەکو هەمومان ئەزانین دەستگا ئەمنیەکان لە ئێستادا لە عێراق قورخ کرا و هەر یەکە و هەر جیهەتێک بەلای خۆی دادەبات و هەر کەسێک دەسەڵاتی بەسەر ئەوی تردا هەبێ ئەوکەی دیکە بە ڕێگەی دادگا ئەچەوسێنێتەوە. بۆیە من دۆخی مافی مرۆڤ بە شێوەیەکی جدی لە عێراق خراپە بینم، نەک تەنها ئەوەندە کە سزای لە سێدارەدان بەهۆی هەڵدێری پەڕاوی لێکۆڵینەوە ئەگاتەوە ئاستە، بەڵکو تەنانەت لە ناو زیندانەکانیشدا زیندانی ئینفرادی هەیە، حجز هەیە و مەنعکردنی بینینی کە سوکار و خانەوادە و پارێزەرانیان هەیە کە هەروەها ڕێگریکردن لەوەیکەوە لەلایەن تیمی پزیشکیەوە دۆخی تەندروستیان ڕەچاو بکرێت. بەڵێ لە هەرێمی کوردستان خۆت دەزانی تا ئێستا یاسای یانکۆ سزای لە سێدارەدان جێبەجێ ناکرێت لەبەر پابەندی بە یاسا و ڕێسەکانی نێودەوڵەتی پاراسی مافەکانی مرۆڤ، کەواتە جیاوازی هەرێمی کوردستان لەگەل عێراق و لەسەر ئاستی کۆمەلگای نێودەوڵەتی چۆن لێک دەدرێتەوە؟ دیارە هەرێمی کوردستان بەو پێی هەرێمێکی دیموکراسیە پابەندە بەو بنەما یاسا و ڕێسایانەی کە لە ئاستی نێودەوڵەتیایە و ڕەبتی یاخود ڕەبت و لینکی بە پرسی دیموکراسیەوە هەیە ئەو ئیلتیزامە پێوەی و جێبەجێ ئەکات. بەڵام لە عێراقدا بۆکو ئاماژەم بێکرد بەهۆی تەدەخولاتی ئەجنەبی و سیاسیەوە و لایەنێک کە سوڵتەی گرتوۆتە دەست بە تایبەتی دەستگا ئەمنیەکان و سوڵتەی دادوەری بەو هیچ ڕەچاوێکی مافی مرۆڤ و بنەما دیموکراسیەکانیان نەهێشتوتەوە ڕێڕەوی لێکۆڵینەوەکان بەرەو هەڵدێرە بن. برێس ئاهەنگ ئەنوەر پارێزەر لە کەرکووکێت گەلمە بۆ گەلێک سوپاس.